بەڵێ ئەفدەمێتە باش ئەگەر زانیاریان زێدەتر لەسەر ئەوێ گرفگرتنە ئیرۆ بدەمە بەلێ وریا بەیانی ئەوەش باش لە ئێستادا گرتبوونەوە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە فولکەی عومەری خاوەر دەستی پێکردووە کە ئەمە شەشەم ڕۆژە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت وا بڕیارە پاش کەمێکی تر لە ناحیەی خوورماڵیش خۆپیشاندانی فەرمانبەران و مامۆستایانی سنووری ناحیەکە بەڕێوە بچێت ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لە وێنەی خۆپیشاندانەکەی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجەمان بۆ گوازێتەوە کە ناوە فەرمانبەران و مامۆستایان نەوە دێنە نێو خۆپیشاندانەکە ئێستا هەوڵە دەین ئەگەر دەرفەت هەبێ بچینە لای هەندێک لە فەرمانبەران و مامۆستایان بەڕێستان وەکو چی بەشداریتان لەم خۆپیشاندانەتا کردووە دوای ئەوەی کە وەزارەتی ئیدارەی ڕایگەیاند لە هەفتەی ئایندا موچەتان پێدەدرێ ئێوە هەر بەردەوام بن لە مانگرتن و خۆپیشاندان یاخود دوای وەرگرتنی موچەکان دەچنەوە شوێنی کارەکەتان. بەڵێ بەیانیتان باش دیارە ئێمە بە پێ و بەڵێنێ شەرەفەی کە ئەومانە بێک لەنێوان هەموو مامۆستایان و فەرمانبەرانی شاری هەڵەبجە بە هیچ جۆرێک ناچینەوە داوام بایکۆتی هۆڵەکانی داواممان کردووە ئێمە کێشەمان لەگەڵ ئەوایە نییە کە بچینەوە کێشەمان لەگەڵ ئەوایە کە کەسێک بۆ بە ڕیش سپی و دەمڕاستی ئەم کوردستانە کە هەر ڕۆژە ڕقەمێکی غەڵەت ئەیا لەبەر خاتریمانەوەی کورسیەکی بێقاچی سەرۆک کە ئێمە کەسمان باوەڕمان بەو کورسیە نەماوە بەڵام ئەم کەسە سەرسپیە دەمڕاستە ڕۆژانە لە پێناویمانەوەی مەسلحەتی کەسێکە ڕقەمێگەڵێ ئێمە ئەمانەوێ یەک جار بێ لە سەرەتای داوامەوە ئەم پەیامە بگەێنین پێیان بڵێن ئێمە نامانەوێت هەموو مانگێک 10 ڕۆژ بایکۆتی داوام بکەین لەبەرەوە بە هیچ جۆرێک پەشیمان نابینەوە لەو بەڵێنەی کە ئەومانە بە یەکتری پەیماننامەی شەرەفمان لە بینی یەکە مۆر کردووە و ئیمزامان کردووە بە یەکمان وتۆ کە دووشەمەش موچۆر گرین ناچینەوە داوام. سپاس بۆ جەناب وێنەکان هاوکار بێت بەشێکی تر لە وێنەکان بگوازێتەوە ئێمە هەوڵەدەین بچینە لای هەندێک لە فەرمانبەرانی تر بەڕێستان لەو پۆستەرەی کە بەدەستەوەیە داوای ئەوەیەکەی کە دارا دووداری دی مامۆستا موچەی نەدی هەفتەی داهاتوو وەزارەتی ئیدارەیە ئەوەی ڕاگەیاند کە موچەتان پێدرێت ئێوە هەر بەردەوامە بن لە مانگرتن یاخود دوای وەرگرتنی موچەکە دەچنەوە شوێنی کارەکەت. وڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە ڕازینی بە یەک موچە تا سێ موچەمان نێنە چکم مانگی ڕابوو دوژار وتیان یەک موچەتانێن و دوای بچنەوەڵەکانی خوێندنەوە بەردەوامە بین لە سەر موچەکانتان کەواتە هەر وعدی درۆیە ئێمە هەر بەردەوامی هەتا سێ موچە وەرنەگرین ناچینەوەڵەکانی خوێندنەوە. بەڕێستان ژیان و گوزەرانتان لە ئێستادا چۆن بەڕێوە چێ و لە کەیەوە مانگرتنتان لە کارەکەتان ڕاکەن؟ وەڵام بڵێ مانگرتن هەتا دووە وتاری ئێمە دەست بە مانگرتن دەکەین بزانین وەڵامی حکوومەتی هەرێم چییە ژیانمان زۆر ناڕەحەتە ئەو پەڕیانی من ئێستا نییە دوو خەبەر لە دڵمە یەکی خەفەتی هەر یانی مامۆستا نییە کە موچەوەندی هەموو فەرمانبەر ئەوەی خۆری حکوومەتە یەک خەمم ئەوەیە کە ئەم حکوومەتە وا لەم خەڵکەکە دوو هەمی خەمیشم ئەوەیە کەەوە ئەو قوتابیانە من لە پۆلا بەجێڵەوە هەموو چاوەڕوانی مامۆستاکەن کە فێری پیتێکیان بکەم حەچی سەروەتی حکوومەتی هەرێمیشە نابێ بە پیتەکە من فێری مناڵێکم فێری زانیاریەکەم حجیە باری ژیانمان زۆر ناخۆشە چەند ڕۆژە من بایکۆتە من یعنی حەزەکەم لە پێش هەموو کەسێکم یعنی باری گوزەرانی من ناڵم هەمووی وەک منە زۆر ناڕەحەتم کرێ ئەم یعنی ملیۆنێکی 400 وەرەگرم بیەم بەچی ئەی 4 مانگی کرێ دوێنێ ساحێبخانە دامنێکە مامۆستامی ناوەسم بە دیارم موچەوە ئەبێن یەک سەر پاریانی بۆ لێم تۆڕە بێ خەتای منە تۆڕە بن خەتای منە یا خەتای حکوومەتە ئەگەر حکوومەت باش بێ موچە بۆ خەڵکە دابین کە خەڵکە بۆ کاتە سەر شەقام یعنی بۆ ئەی باوکی چییە؟ ئەی کوا باوکمان ئەی کوا ئەو باوکەی هەموو مناڵەکانی لێ کۆ بنەوە کە دانیشێکی قسەیان بۆکە قسەی باشیان بۆکە ها ئەی ئێمە ڕاپڕینمان بۆ چی کرد ئەی کوا دیموکراسی ئەی بۆچینەوە یەک حکوومەتی بەعسمان کە دەرکمن خۆ مامۆستایەکە مجاوێک ساڵ تەمەنمە حەچی کەسە نییە لەبەر چی لەبەر حکوومەتی بەعس هەموو لە کۆندیشنەکانە لە شوقا خوان لە شاردەوە ئەی باشە کوانێ ئازادی ئەم حکوومەتە خەریکی چییە ئەی کوا پارێ نەوتە هەمووی ئەی بۆ مناڵی خۆی یعنی وابێ بۆ مناڵی من وابێ بۆ مناڵەکەی من 2 سال لە زانکۆی ئەمسا ڕۆشتم دوێنێ ڕۆشتم 20,000 درهم بە قەرز بۆ هێناوە کچێکم نەخۆشێتم لای خەڵک پارە بە قەرزیێنم کە تۆ دایە تەلفۆنەکە 50 پارەم بۆ بێنە پارەم پێ نەما وەڵی کەسێکەکەی بەزێن پێ من 200,000 چێ بۆ مناڵی کەرزانکۆ بێ. سپاس بۆ جەناب لەگەڵ ئەوەشدا شوان بەشێک لە مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی دیوانی پارێزگای هەڵەبجەوە بەشێکی زۆر لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی هەڵەبجە لێرەدا خۆپیشاندان ساز دەدەن و ناوەنەوەش فەرمانبەران و مامۆستایان دێنە نێو ڕیزی خۆپیشاندانان. بەڵێ
وریا حەمەکەریم نوچەکانی نارتی لە پارێزگا هەڵەبجە گەلک سپاس بۆ